هاشم دەیگوت سەلامی لێکرا زۆر سەلامی لێ هاشم ئەو کوڕەنیە کە نەفەرەکە وەکو خۆشم دێ یا و هەبی لە دنیای زۆر سوپاسان دەکەین بۆ تەختیەکردن و ڕووماری ئەو ڕووداوە ئێمە وەکو بنەماڵەی دکتۆرە فرمێسک کە ڕۆژی هەفتی ئەم مانگا بە هەر هۆکارێک بێ گیانی لەدەستدا لە یەکێک لە مەلەوانگەکانی شاری هەولێر ئێمە وەک مافی کەسی خۆمان ئەوڕۆ بە پێویستمان زانی کە داوای یاسایی تۆمار بکەین چوەک ئەوەی کە ئەو کچە یەکێکە لە ئەندامانی بنەماڵەکەی ئێمە چوەک ئەوەی کە هاوخەمیەکی زۆر لە شارەکان و دەرەوەی هەرێمی کوردستان بۆ ئێمە هات ئێمە ئەمڕۆ بە شێوەیەکی فەرمی سکاڵای خۆمان لەسەر ئەو کەیسە تۆمار کرد. حەزەکەین زیاتر لەسەر ئەوەش باڵێن تیمی پارێزەرانمان هەیە بەڕێز کاک مەحموود و تیمەکەی ئەتوانن باڵێن زیاتر قسە لەسەر ئەو بابەتە بکەن ئێستا ڕێبەوانە دەین با زیاتر قسە سەڵاو لە هەموو کەناڵەکان و ڕاگەیاندن ڕێزمان هەیە بەهوو ڕاگەیاندنەکان بە حەقەت ئەو کارەساتێک کە ڕوویدا کارەساتێکی زۆر ناخۆش بوو ئێمە وەکو تیمی پارێزەرانی داکوکار لە مافی کەسی دکتۆرە فرمێسک ئەمڕۆ داواکارانی مافی کەسی باوکو دایکی خوالێ خۆش بوو فرمێسک سکاڵای یاساییان تۆمار کرد لەسەر لایەنی پەیوەندیدار بنەماڵەی خوالێ خۆش بوو هیچ کەسێک و هیچ لایەنێک تۆمەتبار ناکەن بەو بابەتە تەنها ئەوەیە ئێمە دەمانێت ئەوی کەم تەرخەمە لەو کەیسە دەستنیشان کرێ و دادگای لێکۆڵینەوە ڕێکاری یاسایی بەرامبەر بە کەیسەکە ئەنجام بداتن. بام پرسیارێک بۆ باشی دکتۆرە فرمێسک گومانتان چییە بۆی کە هاتنە سکاڵا تۆمارکردن ئەو گومانانە چین وای لە ئێوە کردو بێ سکاڵا تۆمارکرد یەکێک لەو گومانانە ئەوەیە کە ئێمە کچەکەمان تەبەن هاوبەشێکی مانگانەی لەو مەلاوانگەیە هەیە چەند ڕۆژێک چووە بە زیندوی چووە بە مردووی دێتە دەرێەوە یەک لە گومانەکانە پێویستە ئەمەش وەکو مافی خۆمان وەکو ینی بزانین سەبەبی کوشتنەکان و ئەو هۆکارانەی کە پێی خنکاوە پێی مردووە زەرورە ئێمە بیزانین ینی مافی خۆمانە بۆیە لایەنە قانونیەکەمان زیاتر گرتووەتە بەرداشت. باشە بۆ خوبی مەلاوانی چووە هەر بۆ حەزی خۆی چووە و هەندێک زانیاری یا هەندێک قسە هەیە بازەوە دەکەن بەڵێن ئەو دکتۆرە فرمێسک مەلاوانی باش بەڵێ دیارە بۆ هەموو لایەنەکان چوە هەم بۆ ئەوەی کە زیاتر فێرە مەلەوانی بێ هەم بۆ ئەوەی کە وەکو هەر کەسێکیت کە کاتێ بەشداری با بڵێن بەشداریەک لە یەک مەلەوانگەکانەکە بۆ مەسەلەی باشتربوونی لایەنی تەندروستی خۆی ئەگەرنا بە دڵنیاییەوە مەلەوانێکی باشیش بووە ماوەک پێش ئێستایانی هەفتەیەک پێش ئەو کاتە مەلەوانی کردووە و لە تۆڕە کۆمەڵایەتەکان لە فەیسبوک ئەوانە وێنەکانی بڵاو کرێتەوە کێشەی ئەوەی نەبووە کە پرسیارە بۆ تیمی پارێزەران کامێری چاودێری لە مەلوانکە هەبوو ئێمە ئێستا لە کاتی لە کۆڵین ناتوانین هیچ شتێک لە پێش بڕیارەکانی دادگا قسە بکەین لایەنی پەیوەندیدار هەڵساوە بە کارەکانی خۆی و هەتا ئێستاکەش هیچ راپۆرتی پزیشکیش دەرنەچوو سەبارەت بە توێکاری تەرمەکەی بۆیە ئێمە ناتوانین تەنها ئەوەندەیە کە بنەماڵەی خوالێ خۆش بوو سکاڵای یاساییان لەسەر لایەنی پەیوەندیدار و کەم تەرخەم تۆمار کرد و ئینشاڵڵا لە کاتی لێکۆڵینەوە دەرئەنجامەکانیش بۆ ڕای گشتی ڕادەگەێنین.